خەڵاڵە گیان چ دەکەی؟ وەڵا خەریکی سە دۆ گیان چێ خۆت ماندیمەکە با دەرکەک لەدەست ڕانەتی چاوەکەم ناگیان پێویست نیە هاتە دەرێ دەچم ناگیان حیاتم خواحافیز ئاگار لە خۆ بێسە دۆ والله بالله تالله نییە حەلە سەمارەکردنێ بوو تێکۆ لێک چوویش بە دوو قسەی ڕاستێکمدا مامۆستا گوتی بسمیلا گوتی نەکەی مامۆستا نادەم وها لە بنەوە پەمپمدا بوو هەروەخت بوو نییە وەچ چپیتایی بەتەقی هێشتا مایە والله دەبی وا بکەم لەو منتیقەیە کەس دەبتە برای کەس وبابا بدرخينا والله ئەم وەستا قەت قبول ناکەم من ماشاءالله نازم بۆی هاتە خۆ کەس نایە والله ڕۆم هەر پەشیمانم ناڕۆم هەر پەشیمانم کورە والله هیدرم بڕوایی نادا ماری بێت وەستەکە کورە لێکوانەوە بەس کورە هەستە بزانە کورە چێ زارشکە بێرە نییە ئیلا هەچێت دەدەن یەڵە زانە کورە خە دەزانم والله دەزانم بەکەلک نایە ماری بەجبێلم کاکە حەلال حانەوە هوردەوارە خڕبوونەوە بەخوا ئەڵان گەورەکانیش خڕ دەبنەوە نا والله هەر بچمەوە ماری باشترە ماری خۆت لەبەر چاوی خۆت والله سعيد او نتبعات شتوندي هي نازانم او معلوم دار كويدا كذا كان قوة يمدا او معلوم دار به هلاك بدي بقران والله دنا معلوم دارش زور باشي والله جنچي دغت تلك غره جنچ خاوين ريك باداب اشهد ان لا اوبال بمن والله شارش ديني وجنا بس كي تبع درماني كاكا يلا كاكا خرشي گوندي اركوچ بي سرش لده نكو خوش بيانشتا هر ديار نيوز لا بابر كاكا بابر مام صدو مام همزه شو دسن با قرآن وشتكي بيكو درون اگنا با حياتي بيكو نبونا با خوم بگين ميو موضوع تيقدر السلام عليكم السلام وانا باشا كاكا ابوكوي وزعت هانك باشي او تشي ولا سنوا والله هي ولا سنك المام صعيدي سبحان الله سنسافا كاكا ما وقت ديار نيو قلتان با سردان الشريك كاين خرشي گوندي عقل السرمان هي سبحان الله ودرس هافي ام تسلم يا جبه تماما بتم والله بتني زوخم نبو بس ما دام وين قودسن امش لقن قودسن انا قرماندي باب الروج اري والله يكون وزعت انا حوالتان انت كوزر صدى ابراهيم ايش شقت كم بيت كتيا جيان خير مام همزه رخصت ما عندي 5 دقائق لو كاكا خير تسبوا دابا مش بزعم خودني اخر نبي اخر موضوعك عادي ويا بيوندي بويه يكون بلا مش خرشي وقول دايما والله عظمني هل موضوعك هي بزعم براسي اوزا باشا وي بتوج دلم صريت توجدي هذا لي مكا رخصتها هي 5 دقائق دبر قيناك يا ضروري ابراهيم زور ضروري خو هيت لبدرينيا لا انا اختك دبر قيناك يعني باشا وي بتو دلم هيت لبدرينا مني اري والله لا ولا صديق ضروري ابراهيم زور ضروري يلا دير شانس باش سؤالك اللي دكم باش اتوقع هذه زلاميه لو منطقي لقوي دقري ده والله وبالله وتالله اوي روجي او قصلو كيلا ستو دكر لقى جماعتي دامي امن بما قطره وكابيم ذكرانيا على خيني ثاني خوم بسطرموا شي مام همزه باسمي دكر اري والله ده يقول لمالنيا رصيد يكبش كينيا ده يقول روجي دزار بقرباني او مالو من داري دبي لترسان يقول انا بياوتي خوي لترسان بجي مكي سمعي خود لقوي كيزمه وبراستك كاكا دري الرجل ناسو تاني بس رشد دكا وقرآن وها بر ولا قوي بقري بصري وها رشد دكا وها سمعة راج دبي الرش كي منطقي والله ما داموا لي هلا سدستكم حتى ما يمنع يكشق ولا جو الزلامه قدمت زانيه وهاي حواق يا وانا لا هذا ولا بابري اري والله بابو اري والله بابو زي شكا بابو يلا بابرك مبروك كاكا بابرك كاكا من نايم كاكا خير لونا برامي شي ضروري ما ينايم يقول عديت نهايتك من قوت بابك لكن ما صعيدي كاكا بتوب زيا خو قرد الله سمني نايم وتو والله دمي بزام لونا كاكا لونا عديت نهايتك قلت من ولا بابك لكن صعيدي ما شاء الله ما شاء الله بابروينا ما بس سود سجلته هي ما همزه لو بشرفت او سلامه لقريده سيد زيان كل كاكا والله وزرام صعبين ابو او بخوي هاتك لما قلت باب سنك ما صعيدي صار شي لما يجنمتها لازم بود خص هذا الشيء راقورا كل مام همزه ساوا كم او كاين صاحب خسي خوي بو او انا بعايو صاحب خويا نينا بعايلو باتشان كورتا عايلي باتا كورتي ام بيدريت كل درز بس مالت كاول نبي اتو حد بياو قروي لا باش
راسن زمین دکه ای تازه لگه منو دیار ایششی لو رکتیا عذرشی ها بولوه او زعو عذر له هتا استنى بلو بودمي بياب ای دیار اسالو پیابو کابرا ببری هاتو انسان شتيه لفكر دکه دعا بردتو دبابرن خو واي امام همزه واي امام همزه تو درت قال سافا اتو دجمنيش بيته برامبر بدل صافي تمشاهدكي اتو نازاني خنزري او نوعي تستو جهراويكا كاكا انسان هل اوهابي دبي دري صافي دبابرن دي او تماشای چی دکه اتو ولا بزارم تماشای چی دکه استردو حابرت داری لپنزری دەبێت تەماشای چ بکەم ڕاستان هەوایە لێمدا گەرمامە هواي چه حالي چه قپات والله شكم لهواش يا اخت ولا بزانم كو يرم قلت بخوا يرج او هذا قرب بكر برشي قپاتي يكم وبكي غرفكاش قس كذا كبوا ێ باشە باش چم کردێت چ خۆ کەسم پێ دیار نییە بە خودای كتشكو زانم دا بوشا دا پۆشم کێ تەماشام دەکات دەبێنی ئەو چوار دیوارە بە تاقی تەنێ هجاتو ماليشي تماشا عندك كتير قوة متساوي خدش بيدا جيري اتو صد عمودلو عالمي بيدري خدش تماشا عندك عاديكو کەس تەماشام ناکات کەسی لێ هەوشی خۆمانە تەماشای کوێ دەکەم تەماشای ئاسمان دەکەم چی داری دیاریا چێ دیارە کەس دیار نییە بە خودای هەوایە لێم داوەستا بووم باشە امني ديتي خوشارتو كو چێ خۆشادەتەوە بزانا چی تو اوغايك كابو اگنا تو گورلو تماشا پنزري دكاي باشە تۆ بە تەمای دەرەوە نەبووی بخێرەوە گەڕایەوە دزانم ادي دزانم دتوي برو هنيمو والله حظك يترمي لك ليه بدا حنيمو وياك زعري لا تريسي بسم كرة ساعة والله غلطي ساعة ببارم بيلاكي كرة والله خوشت معي كرة والله هيت غلطيك منك تو بواكي اي هاواد امن غلطم هزازا بيم قوتي او كسكو سورو او هذا هولاي لو من لبن مكا كنتي اخي عالم تمشحتك ها تمشى خودك ديا باش چه قوتي اتو او درمانات ومرمانات اللي خود دكاك ام نامي ام يديتوني ما نامي برام الراي او خويا نامي اي باشا من شو ما تدري كاس مني بينيوا هر لبن مالني مرشتا ايوار لبن خاطر تو خوم جوانكم اي خو خود لي بيز لبراكم كتي والله لبرتو بقران درم بي وزن هذا لو هيجي يشبرون صعب انا اللي كذا رشد كذا باشا بو سبب ضلت لين بيسا هيت لين بينيوا واواكي كتي دري من وناري هاوكاني مسألة تقول لي دري جلبو برد بصري دا مرو دري بيت يقدر يعني تيك ما دور ولا كربوس مان هي اللي بقدر هيتمان كل قباتي ذاك والله قباتي ذاك بروش وجهي هو يبردو بردو زارش كان نتبينم لبن بنزر ومنزلي زارش كان نتبينم راوستا كرة ولا بزاني كرة ولا بزاني اتو دوش بالله ماري خود بي اتو ولا دوش بالله ماري خود لا ترجعوا لي بكاكا كنت حناي وناي كنت حساد ضربتهم قوتي تصاوت رشمكا درماني لخود مدى صور او سبيعي لخود مدى كنت كراسي زادو صور وكسكو بامبو هراو ولا لبرمكا اي هاوار امن دربتو اي ناقواتونا استاتونا تدري بتماني بتدري كنت بسم الله ريش دزانم برون ديسان برون بنزراي بكاو سر دارينا بنزرينا كما وانا نات تدري بازار رشتي ماموكي كنت بازار تسي والله دبي ناني الرق وكاك ناني الرق دخول ناني الرق دخول إذا بس فهمتوا بوادك يبود الخدا وابيس كردو بسر من غلط تلين بيني وهي تلين بيني وس عبدو وش ديتم فايدتي وش ديتم والله بابا تمام قال وش غلطتي بديتو براتي بديتو ومشيني بكرت معنا ويا صاحب بروح قبل جنيت لو خذ بمرته ساعة جان بخسي من كزرناكي ورا وسري خود ورا ضلت بمن بكريتو من توزع تركسي ترمي بواكي دليل او انهبي لك جنا دايما بدوس شخصي تراوز او درمنا ورا وسر خذ ورا دري من وين عليه ولكن والله اتصدي وجه من ناسي بقران ما ممزح كلنا بابون زانيك باورت بني او سلامني انا صبوني سلامتي لنا كلنا بابا نعجو قابل زانيك موسوع زانيك ما باور تبي او خساني بتدريم باور بمن بك باور بكسكم بس بزانو اتولو هذا كيبو اسا هاو كفينا دتم قابو قازاكم شوم لو باشتر بخو اتو مشكي خدتك دائم نشتك ددي كنت لا تشيل شو ولا مرو لا تشيل شو ده شو كنت ده صارم ده تيجي بتصير بارتا عن شو قابا بشوي وخذ بيني وبين عمل ده مينيا قابي بينا شو اللي اللي بيش تاهم شو عمل له ديار دانا شو ما تدي شوي شاهد اخوان او شاهد اخوان زمان والله بالله دايقو او مام همزه لماري ما 2000 زرنا زارك ولا بارورانا تشي لماري مو او كان قيمتي تيا عبو نان ده والله بالله نانا تشتري اونا لكن اوسط تصاوسن وكينيا همو دنيا هديني قال لي نا بابا باورناك موابي او دتينا كل مام كنا باورنا وشي هو بيش مني ما قلنا بتين او دتينا كل مام سايديش او كابرهاش حزيله ميوانينيا بزانا هم كتسبه ساردي بري ما عندك
نا بابا چی ئەتو دەچین زانگ دەکە چیە؟ آه. کچێ بڕۆ خۆت بشارەوە لۆ نێ دەرێ لە خۆر لە قوش بنەچی ماتکە چایەنێنی نەری بەخێرهاتی نەری هەورازن شێو زەلام بوو مندار بوو ژنیش بوو نێ ژۆرێ ژن بۆ ئەم لە خۆم بەڕێ دەکەم دەرم کاکە چ دەوێت هیچمان نیە و بڕۆ ماری خۆتتەوە ئەگەر زەلامیش بوو هینام دامیشان نێ ژۆرێ بە حیز ناوقەچی ئەم دێم ئاوێ دەبم ئەم دێم چاوێ نێ ژۆرێ نەتبینیم ها دەبڕۆ کو خۆت تێکدایە ئەمیش تێک دەدەیت تێک نەچوویمە تێک نەچوویمە ئا من ئاقلم بە خۆم دەزانم چ دەکەم لە دڕکونی نادرێ خۆت بشارەوە ها کەس نەتبینی لە ڕۆیشتنی وەشی دەڕۆن وەچی ئەوە دەکەن خۆت دەپەنایە نەتبینن بڕۆ تا لە دەرکانە دایتەوە مام سعید کوی بەخێر بێ خۆش بێ سەرچاو باشی مام سعید والله بەتەمای خۆی ئێوەزات خۆ بەخێر بێ مام سعید کوی والله برم کومە باشم باش ئەو ماوەی دیار نازم لەنە دیوەخانێ لەنە مزگەفتێ لەنە سەبیرە نابینم والله کاکە وەچ کاملە گوتنی هەر لە معنەوی باشتر نییە ناو قسە و قسەرەوکان و تووشی غەیبەت و مەیبەتان دەبی ئەز پێی نایە هەر لە مارەکەی خۆ دانیشی گەلێک باشترە ئەوە سەدەش بەتەما بوو بێ سەدە دەزانم کاکە گەیشتینە پشمارین گۆ سەدە ڕاست بەگەرچی لێداوە گۆتی ئەمن نەهاتیمە و نایە کورە دەمات خرانە بیت خۆ ئەگەر لە سەدەی نەگەڕی کورە سەدە نییە خدا دەزانێت ڕوعی لە پیرێژنەکەی چووە ئەها شایەدی خوای ئەوە دومین شایەت قۆرە ساقۆیەکە لەو گۆڕی وەڵی هەرواسی مەکە ئەو حەساحب قسەی خۆی نییە شارەزایمە کوێک دەمسکرد بن ماتان کارن واز بێنن بەخێر بێن یاخوا خۆش بیاخۆ براژنە تو کوی باشی بەخێر بێن یاخوا ئێوە کوونە باش وەزات کووە ئەحوالە بەخێر بێن یاخوا سەر باش ئەنگول واز لەو کابرای ناینێن چرا خۆتان بەخۆ نییە چرا کابرا کۆ دەیە سەدە لە ژنی خۆی دەچێت لەو پێش دەچێت باشە ئینسان ئەگەر احترامی خێزانەکەی خۆی بگری و تەقدیری بگری و بە قسەی پێیان دەبی لێ بترسێ کورە مام هەمزە خۆ مەسەلە احترامەوە نییە کورە ئەخر ژن کەنجیم بووە ئەتوو پیا و بە قسەی ژنێ بکات نابی سعید نابی دەبی کورە پیاویان پیا و گۆتێ ژنیشان ژن گۆتیان والله ئەها بزارە بزارە آخر بابی بابم والله ژن نەبی ژیان هەرتەوە و نابی ئەنگۆ لە دەی لە جێی گای نووسینە ئەی خۆش بیاخۆ براژن دەست خۆش بی بە خۆم دەینم تەپلا ئەوە هات دەرێ مام سعید ئەمن شەکم دی شەک تادات مەژوور ئەمە تێناگەم ئەتو ئەو پەنجەرەت لۆها بە جێچی گرتیە و دەرکەت جێز کردی و لۆی لاتێ و دەرکە ئێرە قەپات کردی و چێوە ئەو گەرمایە بزانم ئەوە کاکە ئەو هەموو جارێ بە منداران دەرێ کچێ بکەنەوە کچێ ئەو دەرێ بکەنەوە بە ئاکدا کاکە مندا قەپات دەکەن ئیرکوانش بەسەری تۆ هەر پێم دەکات زامی تێخم ویان دەکرد دەشکا ویان دەکرد بۆ تو پێی ڕاست والله شەشی باش ئێوە زەدە کورە واللهی والله هەر گۆتن دەبینە خۆش بی لۆ دیانە ئەی خۆش بی براژن والله بلا ئەمە لە زیانش باسم کردە گوتم ژنێ مام سعیدی چایەکی لێ دەدێ دەرەزە یەک ئەتو سوانی لۆ چەند جار چاند لێرە خواردیان والله هیچ بەس لە چایەکەی بەیان بە شەریک بینم دەزان بای چەندیە بە شەریک ببینم دەزان بای چەند ئەمن دەترسێم ئەمن لەمانێ نەبمە تو هاپی چات خواردن بابە والله یەکەم جارە چای دەخۆم لە ماڵی تو یاخۆ بەخێر بی براژن یاخوا خۆتان بەخێر بێن سەر چاوگەرەمانتان کرد مام سعید کویە تۆ واللهی بەتەمای خوای مامامزە قسەکەم هاتە جێ ئاتو گەیشت عاد سەدا چی دەفرسینە بۆنی پیاوەتی لێ نایە کورە مام هەمزە ئەمن دەرێم نییە ئەگەر پیاو بیتێ کورە حیساب لۆ هەرنەکە دوای ئەتوێ نازانم ژیان بە ژناوە خۆشە کورە سندانم لەو ژیانی داوەچی بە ژناوە خۆشە تخوا ئەوە ژیان ناتوایتت بێرە دادێم هەر گارگارتە بەو ناداشم هەر بۆ لە بۆرتە چ بە بندیواری من دادی لۆ بابە تو مراقبەی مارێ من دەکەی ئەمە دەرێم خوایە لۆ هەر بە بندیواران دادی باشە چ شتێ بە بندیواری من دادی ئەرێ کاکە حەبولو ئەمن پیاوەکی خراپم تخوا ناوەڵڵاهی مارم قبرە مام سعید ئەتو پیاوەشی دەرەزە یەک باشی ئەگە پیاوەتی مابی لە منتیقەی هەموولەک نەتووە بەس بە دەردی مام سعید دەرێ مام هەمزە خێرەوە بە بندیواریان دادەی بە شتە شوای وەرمەگرن چکە ئەمن هەر بێدا لەسەر مزگەفتی و بێدا لەسەر کورە ئەتوو پەنجی چیان مزگەفتێ خوا عافکە خوا لۆ تەبیعاتی پیاوی تێک دەدەی ئەخر گۆدەناوی خوای بینە یاخوا بەخێر بێن سەر براژم دەست خۆش دەست خۆش دەست خۆش سەد جار پێ
گفتی نوێژۆری خۆدا دەزانێ ئەو جارە بێژۆری سەر گۆشە خۆدا نەبوو چای ئەویان بۆ دانێ بووە وا دەکەی بۆ هەیە بە پێچاو خەڵک مام سعيد دەرێ ئیشەکتان هەبوو ئەوە گوتم نێورانی ناڕۆن عیبا عیبا کورە کو دەبی کاکە کورە ئەمن ها کورە ئەو هام تێ نەگەن ها کورە خۆدا دەزانێ ئەمن ڕوخسەتە قسەشم بکەم دەفەرموو ئەما مەمزە معدەل دەرێ فەرموو هەفتەکەی ئەو لای مامۆستای مزگەفتی نەخۆش بوو ئاتو زەران بچی بدەی مشکلەنی ئەمن خوتبەکەی دەدەم ئەوەل حاسە چوو بۆ جێی مەرای ڕاوەستای ڕاست گۆبی خەڵکی نەدەزانە و جمعی دەسە قسەی دەکەین ناوەڵڵا کۆدوی دەمادەم نازان هیچ با بڕۆینەوە نوێژەکەیان کرد ڕۆژ بوو وەلا سوتفە مامۆستا دکتۆر بۆ بدەی بە عەمەلیات بکری جمعەکەی ئەو لەژنات چی؟ مامۆستای مزگەفتی عەمەلیات کرابوو دەزانم وەڵا دیسان چوو گۆبی ئەو جمعەیە ژەمە خوتبەکەی دەدەم وەڵا گۆبی خەڵکی نەزان دەسە چاوجار گۆبیان دەزانین گۆبی دەمادەم دەزانن هیچ پێی نابێ وەڵا بابا ئەوەتەوە وەڵا کاکە مامۆستای مزگەفتێ هەلەسە جێی گوجارێ ناتبووە دیسان چ بووە گۆبی خەڵکی نەزان ئەو جمعە لەسە چیە گۆبیان ناوەڵا هەندێک گۆبیان هەندێک گۆبیان ناڵێ گۆبی داوی دەزانی بەوەی بڵێوی نازانی ئەوجە بەو ئارەی دەوی خۆی پیا بکات وەڵحاسیل منتیقەکەی تێکدایە ئالا سەسم پیاوەش باش زۆر پیاوەکی باشە زۆر باشە عەبۆ تو بە من نارەکەنی واز لە فسکە فسکەی دەینی فسکە فسکی چێ کورە تازە لە ڕێستەدەمان لەگەڵ بوو دیسان گوتن مامۆزە بە ڕوخسەت دوو فسکە فسکە لە بن جێی کرد و فەقیرەی گەڕاوە تازە لەگەڵ من پێکەوە داشتن مام سعید ئیش مام سعیدە فسکە فسکی لە من جێ نازمم چون لە من سەردە کرد دوو شەم دەخۆنێ فسکە فسکی دەکەی ئەڵێ مام سعیدە مخسش کابرا لە خۆی دوو قسەی کرد ناوەڵاتی لە خۆت بەشی ئاتو ئیلا پشتێ سەدەی دەگەی چووکە نییە دەزانی سەدا لە ژنی خۆی دەترسی و ترسنەوە کە ئاتوش ئیلا ڕەفاقەتی لە کوما بێت توش دەترسی کورە نیوڕان چ دەبڵێت دەڕۆین کورەنانەکەی بخۆینەوە بەدەم کوونان لە مارە کورەوە بەوە پیاوەوە بەخێر بێ سەرچاو مامەمزە چاوکەم بانانەکەی بخۆین کورە نانی چ دەبڕۆ کاچی خۆم واز لەوەی بینە ئەتو بەجێ من ناکەینا کورەوە بە قسەی چێ دەکاو کە لە ڕقا ومن دەزانم غلطە بەس بەقسەی السلام عليكم سلام سەرچاو ئەحواڵت وەزعێت باشی صحتك يا ربي باش من کورە وەڵڵا چاوم ڕۆم دیت بە قسەکەم کاک عەبۆ مام هەمزە دەرێمە تو کو دەڕۆیشتی والله ئەمەوە نیوڕانەیە دەچمەوە مارێ وەڵام من لە بەخاتری تۆ ڕێ هات بەگەنا دەگەڕێمە تو کو دەڕۆی مام بیغلی وای منش ئەو هاڕۆم ئەوانی ڕێمان یەکە وەڵڵا دەیتی ئیشەکە نامن مسلم وەڵڵا ئەوەم گوتم ڕێکەم بەخێر بێ وەڵڵا سەرچاوم بەخێرچی مام بیغلی ئەمەیان ئیشەکەم پێت کەتیە فەرموو عەبۆ دەزانی چییە مەوزوعەکە لە ناو دڵم دەری نینم بۆچی پەنیری دەترشێ بڵێ بزانم چییە ئاتو بپرسە بڵێ بەخۆ بە هەمزەی لەکوێ دێنەوە لەکوێ دێنەوە برام لە ماڵی زاوایە پیاوەکەت سعید لە ماڵ کاک سعید ئادی لەوێ دەرێ بووین وەڵڵاهی بشم زانی باوای هەنە دەچوم کورە کاکە چی لەو چیژەی توی کرد تازە لە پێش چاومان کورە وەڵڵاهی کافر بە کافری خۆی زوجی پێدەستا باوەڕ هەبی لە بن دەست و پێی هەتا من و مام هەمزە دەرمانی نایە بە هەزار حاڵ هەموو قەپۆزی شکاندە بوو شکا بوو ئەو پرسینی ئەو لای هەموو دەرینە بە لای کەسەر بوو یەک چەنگە پرسەوە لە حەوشەکەتیە عەبۆ ماوەیەکی تریش قەینا بزانم انتظارەکەم بزانم نەتیجە بە چیەگەیە کورە مام باوەشکێتە چاوەکەم کورە کاکە ئەو کچە گوناحە لە عەزابە بە قورئان یعنی ئەوەی دەیبینی دەڵێ دیارە بێکەسە دیارە بابوو پیاوەش بابە برایەکی پیاوی نەوەی لێ دەکات ئەی بوو من ڕدێنم سبیە مشکلە دروستکەم بۆ سعید وەڵڵاهی ئەگە بەجێ من دەکەی قسەی ناشینی زۆر دەکات غەزبن لەسەریان قەڵ دەکەن بەو نەوعی لەبەرەوەیان بەخۆم بەخێویان دەکەم یعنی ئەو ئەتوش بەخێو دەکات نا بەسەری تو کوڕم ئەوانیە نانە ئەو تشتەوانیە ئەو ئێمە بەخێو ناکات وەڵڵاهی ئەگە بەجێی کوڕی گچکەی خۆت دەکەی ئەو کچەی لەم عەزابەی قورتارکەی باش دەبی ئەمن فی سەبیللا پێم گوتە چ کەیفی خۆتە با فکرێکی لێ بکەینەوە بزانم نەتیجە بە چیەگەیە یعنی هەر سەبری لەسەر دەکەی بزانم نەتیجە بە چیەگەیە یعنی ئەو سەبرە هەر هەیە یاخر عیبە بۆ ئێمە مشکلە دروستکەین کەیفی خۆتە من ئەوەی لەسەرم بگوت بە چ کەیفی خۆتە خوا کەریمە چ دەدێتە من مام هەمزە با بچینە ماڵێ نانی بخۆین ئی باشە گۆ هەموو ڕۆژە ساوارە سۆری دەخۆن من چ بکەم لەگەڵ ساوارە سۆری بۆیان نا سانەیە دەڵێ مام بیغلێ وەڵاویش خوا زانێ چیمان هەیە وەڵڵا ئەو زەدێ مەگە خواردنە چ خۆش بۆ دەخۆم ئەگە نادەست مەلاش با بچین شتەکە حەلە هەڵا لە حەیاتم ئەو خەریش چی گیانەکەم ئەوە خەریکی تنانم باشە دەرێ ڕۆنەچی سەرش لە ماری سەدۆگیان ئەمڕۆ زۆر بێتاقەتم با بۆ کاتێکی تر بێ گیانەکەم یعنی ئەز ناکەی نەوەڵڵا دە باشە من نیو ساعتم پێ دەچێ ئێستا دێمەوە سەدۆ بەجێ مێڵی زۆر بێتاقەتە کەمەگەیشتمێ هەر نیو ساعت زیاترم پێ ناچێت دە باشە گیانەکەم دەی زوو بێتەوە چاوەڕێتم
داني چ بووە؟ داني چ بووە کچێ خۆ کچم کوانی ئەگەر چ بووە چ ڕوویدایە؟ هیچ نەبووە لە بە خۆ فخۆینەوەی مستی ڕەتەوە دەکەم لۆ تەواو دەکەی چم کردیە؟ باشە وەرە پێم برێ ئەمن بە دوونگ نێژۆری نەری بەخێر هاتی باشە گوتت بەخێر هاتی قەیدی ناکە ئەوە بە قوربانی تووبی باشە چایەتینە کاکە چایەتینە هینا ئاوتینە تەپلەتینە باشە ئەگەر ئەتوو شتەکرد لەگەرەوانە نەبی خێرە ئەوە دێژۆری هەیە ڕۆشتی چم لەگەڵیان هەیە کورە سعید گیان کورە سعید سەربەرزکە خوا بناسە سەربەرزیە من بۆ تۆ دەیکەم ئەگەر میوانت بێ خزمەتیان بکەم ئاویان لۆ بینم چێشتیان لۆ حازرکەم چایان لۆ لێنم سەربەرزیە بۆ تۆ ئەی میوان کە هاتە ماڵەوە نابێ خزمەتیکەی ئەوجا ژن خوای دەناسی بە حەق باشە تۆ بەستەغفیر الله ئەمن چاخە نەمدانایە قاوەخە نەمدانایە باشە دەهاتی لە پێشی دەهاتوو دەچوو ئەم هەتەمەشای تویان دەکرد باشە ئەگەر ئەتوو 300 جار چایت نەدابیتە ئەو هەموو سەرکەستورەی کو دەری ئەمن دەبزانی ژنێ چای خۆ گوزاری سعید گیان کورە سعید شەیتان وەرە خوارەوە سعید گیان سعید ژیانمان لە تاڵ مەکە با ژیانمان لە تاڵ نەبێتەوە زیاتر کوری ئەوە یەکیان وەکو بابم وایە یەکیان وەکو برام وایە کورە سەربەرزکە خوا بناسە لۆ هێندە دڵت پیسە ئەکرد کچێ بە چاوی خۆم دیتم ئەوە کردینە ئەتیێسەی لێ نازانم ڕۆزانی ئەم خەشیمم وەنیا ڕۆپیاوەکەوە تۆ چێڵێ بابا دەزانم چاک چ دەرێم تێشم دەگەی بەس خۆت لە خەدمەدا مادام مێردت پێی گۆتی چای مەیلە یعنی مەیلە لۆ هینات ئەی کو ئەتوو میوانت دی ئەمن نابێ خزمەتیان بکەم کچێ میوانی چنە دەرەوە لە بازار باس بکەم بڵێ وەڵا ژنی سعیدی خزمەتی میوانی ناکات خوا ئەوە قسەیان دوو دەیکەی کچێ جگە لە چاوی مندا ئەو مەقسەدم میوانی داتێ ناوەڵا مەقسەدەوەیە بەس خەفەتم دێی خەفەتە دەدەمێ ئەرێ وەڵا ئەجە بڕ هەگرێن جارشکە نییە جارشکە شتی وا بکەی کورە جارشکە لۆ چێدانی ناوەڵا ڕاست بڕۆماری بابت ئەتوش سەعات دەکەی بژ سەعات دەکەم ناچمەوە ماڵی بابم لۆ بابە ناوەڵا مارەکەشم لێ زەفت دەکەی ئەرێ من ژنی تۆ نیم باشە ژنێ منی لۆ بەرجێم ناکەی بەرجێم بکە چم کردیە بەس بزانم چم کردیە جارشکە میوان هات نێژۆری تەرکەت نێژۆری هەگرە ولا قوة إلا بالله خوا ريد راسك خوا بتينا تسري راس برو نا والله خوا همش نام بتسري راس وچی ئەو هانیە پیاوی شەرمەزار دەکەن خۆ بە میوانی نیشان دەدەن میوانش چاوی لێ سەق دەکاتەوە بۆنە هاتیتەوە 3 ساعتە ڕۆشتی بۆ نهاتیتەوە تۆ بۆ نیم ساعت چوویتە دەرەوە چی بکەم خوای گیانسە دۆ شتێکی بەسەر نەهات بێ تووشی شەڕێک سیارەیەک کردبێتی بەژێرەوە ئەو پیاوە چی بەسەر هات لەلا خەتێکا ڕۆشت و نهاتەوانێ دڵی من هەزار شتەکە خوایە شێت و هارم ئەو پیاوە بۆ دیارنێ چی بکەم خوای ئەم پیاوەم بۆ نیم ساعت چۆ دەرەوانە مە 3 ساعتە چۆتە دەرێ نەهاتۆتەوە شتێکی بەسەر نەهاتێ بێسە دۆ وای خوای ڕحمی پێ بکەی خوای گیان باژم کوی چاکی بەخوبە باشی ئەحوالت باشی ئابۆگیان چاچی خۆش بیسەلامەت ئەوە خێرەوە ها سەرت کورە دەرینە زۆر مشەوەش بووم بۆ نیم ساعت پیاوە دەرەوە 3 ساعتە نەهاتۆتەوە شتێکی بەسەر نەهاتبێ ئەی کێ لە سەدە زیاتر کێ هەیە وش ئەمن سەنزگم بە بەشەری وەشت و ئەوها فەقیر دەستێ بۆ والله ئەوەندەی دەرێم خوا ئەو نەو عەزەلامەی بگری ئەوی خیانەت لە ماڵ و منداڵی خۆی دەکا ئەوە دەرێم زیاتر نارێم خیانەتی چی ئەبۆ سەدۆ منی خۆشەوە می سەدۆم خۆشە بە هەموو دنیای نایم بزانە دڵت سافە بزانە دڵت سەن سافە براژن چی بۆ لێزگم پێت دەستێ لێزگم پێت دەستێ چی بۆ خۆشتێکی بەسەر نەهاتووە واللهی براژن حەز ناکەم ناوم کەوتن ناوناوە من کلای خۆم گرتێ بانەی با بەخوای ئەرێ بە قوربانی چاوم پێم بڵێ دڵم تەقی بە قورئانەمش حەز ناکەم لێت بشارمەوە ئەوەش خیانەتەکە لێت بشارمەوە چکەمە یەکدری دەناوسی نانونمەچی یەکدریمان کردی ئای بە خیانەت لەگەیەک ئێستا چی بۆ پێم بڵێ دەزانی چیە بڵێ بە گۆڕەچی ئەو داکەم باز ناکەم ناوی تو ناینم بە گۆڕی دایکم باسی تۆ ناکەم و ناوی تۆش نایەن دەخێرا پێم بڵێ خەریکە دڵمە تەقی ئاخە چی هەداکرد ئەسلەکەی دەرێم زڕەکە نا گۆرە دایکی ئەسلی مەڵێم زڕی چی دەزانی چیە براژن بڵێ سەعاتێک پێش ئێستا سەدەم لە چێ دیتی لەکوێ واللهی لە کۆلانێکی بوو لەگە کچێکی دەڕۆی ئەتو مەکە هەرا ئەتو زوندت خواردیە نەکەی هەرا هەیام نەبەی کەسم لێ تێبینی قسە ناکەم گوێ لێگیدوی لەگە یەکێکی دەڕۆی ژن چژن دەست بە لەگەری دەڕۆی کاکە قسەیان دەکرد پێ دەکەنین تێنە دەگەیشن چیان دەگۆ بەس هیتەهیتیش دەکەی بەری عاسمانی گرتبوو وەڵا خۆم لێیان نزیک کردەوە تێدێ خۆمدا تەنیشتیان ئەوەندە تێگەیشتم شتێک بەجێم کرد سەدە پێی دەگۆ دنیات بە قوربانی دەکەم دوایش هاوڕەکەم داوەها بەلا چاوەچی سەفتەک پارە بوو دەریدا دایە گۆتێ وەز بە یەکەمەویت کەش دوایە دەدەێت
سەدۆ منی خۆشە خیانەت لە منەکات والله ئەوم نابێ قەت بەخوای کۆرەی دەکەم ئەگەر بەغەڵەتی خوا عەبۆ بەڕاستە شتا بەخوای دەری دەینم ئەگە بەغەڵەتی شتی ببینی ئافرەتەکە بینی عەبۆ بە چاوی خۆت بینی ئافرەتەکە یەک نیشانە دەدەمێ بیبینی دەزنی نەس خاڵێکی خەڵێری چاوی خۆشیە مەشکرد هەرێ والله میکیازێکی لێدا بۆ هەرتت کۆتت کۆ تازە بووکە ئەوە بۆی بەیانی ڕۆی بە ساقە بە قوربان نەبوو بەڕاست هەوە ئەمن دەڕۆم براژن سێشت نییە عەبۆ یعنی تەوا بە قوربانت بم ناو ناهێنم هیچ بە گۆڕەچی ئەوداکەت ڕۆت لەگە ناکەم زۆر مەمنونی پێڵاو کاتم باسی ئەی سەدۆ ئێستا بێتەوە چی و بەسەر بێنم سەدۆ دەی بە قوربانێ بم ئەی سەدۆ چی و بەسەر بێنم ئێستا بزان چت لێ یەکەم باشە سەدۆ چاوەڕێتەکەم هەتاییتەوە الدنيا بس شلون بالخيدي هيلاك هيلاك كوكي برم بتنام تنار باب اخوي هنلاصي سعيد سعيد الله سيدي هل استنى يا بچه شلون هل استنى ببين معك سعيد سعيد هسه ميوان مال هذا چه کام میوان ميواني چه علي غلط مشتبوي بقرآن اشتكى بو ساو چه هذا نبا خواي غلطم سانتم هسه برخ دي خراب نشتبوي بس هتش نشتبوي شيطان مريش چه كزنات يا لا شو هاد سعيدة او تقولوا هذا اواني شي شو هذا ببيت يا دريم سعيد ابا هاولو بينم سعيد كم لا والله يتمنى ضلتي تنعي ما والله قالهم او سعيد ما اشتكت هي دبري دي لا والله ايش فيني هذا بس اول سال بيش نشتو بي حزمنا كرتون بقى تنقنا فضنا بيبرخ زوربو درم سعيد درم زور باب ميدي كم خوش من بيت مالي باب مسري كان اللي بدم حي امن قوتم اتو اوان دا صالحني بيلا فشتري من داني شو دا كيف من بيتم او تو مساتو هنزت الاولى بسيو مالي بابت يعني دا تبي حيام ببي هاد ودبم كتسي اتو ليرا رابا كورانا دا بتسيو بخو بو سروتيتكو برتسو هرا هورا زرزري باز خرب تماشاكا دا تبي حيام ببي خودي تخوت ليك ديا ايه بخوت لقلم ورا خو بتني ناتسم بمبلم داني ويوارج لدوم ورا كتي والله هم كان هيك نزعين دري داخو تازه ببوچني قلت اتو تصاول دو هرش كدي تصاو دري تصاي قتي والله حو كسي بتبيني تو كان انت معتي لك غير لبرت تا خوش من بيزوان بابا السندان تام دا قلبو من ودك وما كاكا والله يتصندي بيسو بطوق بيام كيف نقلدي اي رو بيسو بطوق ما دا كيف لمندي اري والله ودي كاستم شارنك ام ندير مرتعده بي او دا او اگر او ابو خودش تماشاناكي والله لا بيش عاود راجدهم هم كان اما يتسمنا كدي هذول اللي بيسان او داود الكيدا من بخداي مال باب وانا نيه تخوا سعيده بالله بخداي ناد تخوا ساعه لبر خاطري من لبر ضل باب ميدي تخواي ما ويجي زور كتي خاطري تو عاري تخوا سعيده قال خوش من ذهب بديتي بارتي يك ساعات زياده رابط صار بيان كيف هو كان بس كابينا ادو بو خوش تقام داني شلبه نعم دير نعم لا قرب نجبي هو كان لا دوم ندرو لا دوم نجبروي خرب تمشايتو دكات ام خوان اورلي نادم ايه لا دود نار نادس لك اللي نادس يكتريو صايش بس دساتو دبي او داود عبا كاش دني بس دو تشان بخدا او داود الكيداناني واجر زور اود بو خبرش دنير بالبو بابت بيز بيبي نو خو حافظ ادي روجا بو خدنا دوت هسه سورو مالي بابت عملنا شو خير استنى علي برو امن اي روجي قوتم يك زعرتي بروميوا خو بلا عم بتشو بيوا لسر من عسيبه كودا بيتو بكورانا دابروي ايت قيد يا سعيد خو او زاري لراي خو او زارج من بربا سري كان يدم هاي سريت سلامات انا على قرر راكب لا خشت تعبر توشي هلاك تاقدت يبو عالي امنش بيخي قورتي ولاتي السعيد اللي بعده ببيجني كدجني قيد بعده كتي خيار تقاوع
ئەگەر قسەی خۆش لەگەڵ مێردی خۆمان بکەین ئەوە سەری لەژێر خشتی دەنێ عادەتەوێ ئقناعم کە ئەزە خەڵک چ جێ لێ چەپرێ سعید بە پێشنی کەتیا قۆرە ساقۆیە لە بادە زەمم بکەم بە کەیف خۆت و سیست سێمەکە یعنی بە قسەت بکەم و دڵت ڕازی کەم ئاوا لێم تێدەگەی بەڵا گەر زمانم درێژ بێ بەسەر تو زاڵم بەسەر تا ئاوا باشترم کەچێ عادەت چە زمان درێژ دەبێ زمانم دەبنی ڕادە بڕۆ حەدم نییە بە قوربان حەدم نییە بەڵا دەڵێن توخوا دەبا بچینەوە واز بێنە لە مۆزوعانە با بچینە ماڵێ با بندەین چ یەک جار پیا و گوتی نا یعنی نا بەخوای خێرت دەگات قەیدێک کە بڕۆم یەک سەعاتێ بە خۆت بم بۆ بەخۆش بمینەوە لەگەڵیشم دانیشە لێ عەبایەکش دەدە بەسەر دەم و چاوم کچێ ئەوکانی هەندەی ناینیتن حەفت ساڵان لە جاندەمێ بسووتێم لە ئاهیت و نار بمەوە تەواو بابسم دەستە دامە چی بکەم لەگە مام هەمزەی گەرەک باشە لەوەی لە دیارەت و دانیشم بەێ بڕۆ خوا ئاگدارت بێ هەروانە مێشتی سەریان تۆی تێک داوە با بۆ خۆم چاترا بگەڕێ بڕۆ بڕۆ والله مام زەبار ئەوڕۆ دەبی دەردەکردێن و هەڵێ بڕۆ ئەو مەیدان بگەڕێ لە خۆش بڕۆ بڕۆ وەرە ئێرە وەرە ئێرە باش ئەو دەربەدارێک داربەدارە یاڕ ئەو وەرە وەڵڵاهی ئەمە چ ئاقرم ئەو دامەیە ناگری خوا دامەکردنە وایە ئەوە جوانە ئەتلو دامەی باش دەزانێت لەم باش دەزانێت و کورە ئەری وەڵڵاهی ئەلعان لەگەر دانیشم حتا ئەتوو بەردەشی دەگەڕێ ئەمە تاقی لە بەردی تو ئەو مەدانەوە خۆی هەر دەچێشی ناوزە تو ئەتوو بڕۆ جێوی بڕۆ شعیبیتی ئەتوو بڕۆ جێوی با ئەمن دەمەوێت ئەو هاوا دانیشمە بی لای مارێم لێ دیار بیتر بۆ زەردە ڕاوەشتایە ئەو زەوەرە بەرمەیدانێ بزانە دەرهەقی من دێی بگەڕێ سوارم ئەو بەردە کاکە سواری وەنیا بەێ ئەو جەڕاوەستە بزانە کوو بەدایەوە بوو ئەها خۆ کووە جوانە چ جوانە لەگەستە جوانە دامەمدا بکاکە ئەها ئێ دەبخۆ دەی بخۆ ئەو خواردم ئەوە یەک ئەوە دوو ئەوەش ئاخا دەیاڵە بگەڕ سوارشی يعني وجه السلام استمالي من والله وقت او باشا بابا گیان بەخێر بێ بەخێر بێ کوی ئەحواڵە سەعاتێک ئەتوو چۆنی باشیش کرد بابا ئەوە چە بابا بابا گیان بابا بابا گیان بابا ئەوەستە ئەوە تو لێدا ئەوە تو لێدا بابا ئەو بابا بابا ئە تو لێدا ئەو کشتت بابا گیان بابا بابا گیان بابا ئای چ بێنم لاسو بابیش من کۆش بە دەزانی خەڵکی دیکەوە دەڵپیسی بابا بابا گیان بابا دڵپیسی سعیدەوە بابا بۆ بابا شمت کۆش بابا گیان بابا بابا بقرآن عياتي لي بحول كل ما تسوانه بخزور ما هو كل ما تسوانه ما ولا قلت مدخل زلامه شي كاكا بابا بابا يان بس انا خوني بجي بابا بابا يان بابا 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 يان بابا ماما بابا يان أوه بابا بابا مالي بقرآن هو بريني لا صرت هذا قنينم او انت ضلت بيسا بزانة تذكر او قشتي لدل بيسي خدا امان لدكي كرجوده وز بدري منازان ولا رجال وتو بس سربرسك خواب ناسا بس قول بتاريكي وبلي لك ولا ماما بابا يان أو تسخواجي لك بابا او من ضالي زيران بكوتراني انتي إذا والله لو زيراني خوش نابم أجناز عم تجبتني او بكوتري انتي كنت هستو بابا هستو ماما تصل ما حصدك كذا تبي اي بابا ماما وتسبوه يا الله ئەو بەچی سەربانەوە بوو نازان منداڵی و جیرانە بوو سعید بۆ کۆتر تیانگر بۆ کۆتر بابا جان بە قوربانە دەبم خۆی هیچ عیب نییە نییە دیتیت ئەو جیرانی خراپسمان لێ دەکەن چەند جا دەرێن بابارکەی لێرکوانە سعید بارمەکە لێم گەڕێ با بڕۆمەوە نانە ڕاست دەکات جیرانی خراپ ئەمان لێ دەکا بابا ماما تو لێرکوانە بەبا ئەم ئەو جیرانەی نییە ڕاستەکە بەردەکەکە ئیلا دەبی لە سەرچی دەبوو لەسەر من شەر گەورە شەر مەکە ئەخە کو دەبی پوات و بێرکوانە نانە عیب نییە وەرە بادانیشی بابا وازم لێ بێرە با بڕۆمەوە بابا وەرە بۆ کوێ دەچی ئەمیش دێم بابا ئەمیش دێم بێت هێرکوانە لەمان بدە
ئەژنە شکانم سەدۆ ڕەبی خێر لە خۆ نەبینی سەدۆ بۆ خاتری ئەو پێخەمەرە نازانم چۆن دڵتان خیانەتم لێ پێ هەڵاڵە کوچی بەهار چاو ڕەشی دەشت و دەوەدانی شەحەت خوا تێ پیاست کرد ها پیاسەی چ چی نەخۆش چاو بەخاڵ ها پارە پولت ئەو چ دەرێت و چێڵێم خۆ لەگەلی سەدۆ ها عیب ناکەی خیانەت لەم نەکەی خیانەتی چۆهاری چات و بە خۆت قەدری خۆت نازانی چەندە لەکە ئەوە بەڕاستە داوگرەی بگرە پێم ڕابێری گوڵ بە بەدادا بۆی بەرە بە قوربان دادا چی ئەوە خۆتەزانی چاو بەخاڵ کراسوور ڕاوەستابووی لەگەڵی پارە دەدایە پیاسەتان نەکرد قسەی خۆشتان نەکرد چی دەڵێت بۆ خۆ لەگەلی ئەو تێک چیان خەونە دیتێت و ئەمن نەتێک چوبوو نەخەونی شمدیوە هاتم بڕێک وەرەوە سەرەوە غەڵەتی بەخۆی ئەو چ دەرێت و تۆ خیانەت لەم نەکەی وەڵا خیانەت نەکرێت دەزای لە چێن دەربووم دەی درۆیەکم بۆ بکەم زان لە چێن دەربووی تۆ سێ ئافرەت عیبام کەینێ درۆم کردیە شارەزای من نی نەوەڵات شارەزای چاو بەخاڵ و چاوڕەشم بابە بەخوای لەکەم برادەرە لە من جوانتر بوو سەدۆ لە من باشتر بوو سەدۆ سێ هەڵێری بکەی لە تو جوانتر هەیە تو ئەی بەخیانەتم لێکەی ئەی بەخیانەتم لێکەی خیانەتی چ خیانەتی چ ئەوە چێ بەخۆ لەگەلیەی ها لا حول ولا قوة إلا بالله ئافرەت نەخۆشی نەخێ لە تۆ سەختترم بەخودای وازام نەخۆش ئێستا بدومە دکتۆری هەستا حیاتم بدومە دکتۆری ڕۆداشە بزان لەگەڵ چێ بوو پێم بڵێ بەڕاستی دەخێرا وەڵا لەگە برادەرەچی بووم کاکە وەڵی تاخیری کردم هەرگۆی دەبی لێرە بمینێەوە لێرە بمینێەوە مش لە کنەوی تۆزەک مامەوە سێ سەعات لەگەڵ برادەرێک بووی ناڵێ لەگەڵ چاو بەخاڵ کراسوور بووم ئەڵێ لەگەڵ برادەر بووم چاو بەخاڵ چییە چیە ئەی پارەکانی گیرفانی کووا 106 حەوارەقەکەی گیرفانە کە ئەدایە چێ هەڵا لە حیاتم باش ئەو هەموو خۆشەویستی ئەتوو درد لەم پیسە قەنەعاتم پێ ناکەیت دەبە خودای لەگە برادەرەچی بووم وتوەرە پیاسە چی پێکەوە بکەین لەگەڵی خافرام تۆزێک تاخیر بووم حیاتی منە تۆ قەنەعات بە من ناکەیت منیش دەزانم برادەر کراسوور ڕوومەت بەخاڵ چاو گەورەی چاوڕەش ئەی تەبع نەزانم خوا سەدۆ عیب ناکەی خیانەت لەم نەکەی ها بۆ هاتکە سەدۆ لە من خۆشەویستی 2 ساڵت دەبە ئافرەتێک ها چێ حیاتم مەگریە بە قورئانە تۆ غەڵەتی وەڵڵاهی وەبیلای وەتیلایم خیانەت لەگە تو ناکەم ئەتوو جێل لە من بیام لەگە برادەرەچی بووم شاید بەو شایدە ناوی سولێمانیشە حەزیش لێ هەستە ئێستا دەچی نەکنی بە خودای لەگەوی بووم کراسۆری چ و چاوبەخاری چ و ڕووبەخاری چ حیاتی منە تو مەگریە ما جێل لە من بیام نەتوو بە دنیا ناگۆڕمەوە کاک بێغلی ئەمن ئەلعان شتێ نەگەیشتم ئەو مۆزوعی تو کوو بوو والله كاك حمزة أمن طبيعي أخو دزاني سعيدي زاوام لقال كي جرقم بيني أنت وونيا أمن رويش نمود بزانم خطاي كامني أنا مشكلة كان بو حالكم إيه السلام عليكم عليكم السلام ورحمة الله بخير إمام همزة باشي دانش وزعت بخير بي عبو كاكا كويتو برام وزعتكوا الحمد لله أتو بس بيم سعيد كلوها لي داي كاك عبو مام حمزة كي عليه سعيد بو سعيد هالخبري لو اجتنيا كمن قيش مناوندي حوشو لقونا جم قايني كل كاتي هاد ما خبران نمزاني شوي يعني سيدة كم سعيد وكيشا كم بدنا بان سرا باب الرو كل سعيد خليك بلقى جيران بشر بيه نمهش كل سعيد بابوني مشكلة فيها مكا بسريتو مام حمزة بسريتو عبو كهاد مدري واسلم اسورا واسلم اسورا اخو حافظي مش ديان نكر ايه هوا سعيد ويكردي ما تزانم كل داوزنا ما كانوا بقصي خير كتلون دفتنتي أتشتج بساي خونا بكل دي سعيدة لو تفنج بتاريك الشوي ودني ما تكاول نبي ما همزة تساوكم أتلو خد لا وجب لي خد سيشة دي أولنية إيش كب إيش سعيدي دتي إيش كب بتعمله بإيش بتعمله شو إيش سعيدي دتي ما بعرف أنا ما هو كاكا سعيدة لي خوش نبي ما شاء الله ما شاء الله بيغلي كاكا بقصي وينكي سعيد هاوش كري خوتا بس سريتو مام حمزة من هجم لقى سعيدني أتو إيش تلاقيني يا ده والله موازي لنا ينام أما قد خلني خوش نابم بس أنا مثل سعيدي لكم شر يوهاي يبكم يا بزماني خوي احتراف قبل أمم لا بيغلين ده درا وصفة بس أنا تسلي دكم أو رويشتم أو تبلي ونية ما شاء الله نية تدتوينية حكوا كابرة يا وستي ما همزة قوت بعد ليه قريبة والله يا تو هل تبين نفتي بنزين باقي ذاك ما كان دبرت لنا كده لا والله يا من دبي حكي وفقيرين نستي هذا شيء تبين ده لو يشش خيره راس هاي تبر كوت كبر دان ويا أنا أو من رويشتم دبي ويلي يبكم بخوي بيبلي أممهم أكان يجو أممهم ديانا من عبوني ما شاء الله سنهقاني تو أبو برام واز بينا مشكلة قولوا مكا إيش سعيد لمني قردني خوش وعزاد بوازي لي بينا دل خواص كتي أتو كنجينا وشو ديني والله بتما تسو بليتوبم والله لكم هاي بسم الله مطعمنا أنا تشوفون باشتري بخداي دسم ديموا حشت أنا تناد عازلنا با كتي نبينا كتي نبينا كتي أي أوستفيا وكوها بون دبي صبر وتحملي بصبر تعاملهم
يا الله ها دیسان چاوت ڕەش کرد دەبخۆ دەبخۆ والله لە برسان تێنیم بوو باشە والله من عقلە برنجە بەربیتەوە ئیت خۆ ئەو شێوە سوورە چیەوە کا سوورە کەچێ سوور نییە نەوەڵا سوور نییە شەیتان بەنات ئەتۆ عینادی مەکە عینادی وەچی ئەوەی وەڵڵاهی سوورە دەزانم دەتەوێت پڕی خێەکەی هەتا جەڵتە لێم بدات دەست و پل و دە و بنم خوار بێتن حەیاتم لێ بڕێ قەت بە من نایە ئەگەر ئەتو خێن لە دەست ڕژان بوو باش ئەتو ئەمە بە فەردە خێمان هەیە تو یادی تێت لا حول ولا قوة إلا بالله أريد شي وهيت عيبي نية سعود خوا شر بيا مفروشة بخداي سورياتو مهانة بيا دايم لسر مهانة بيا وكا والله وبالله وداعين دري بيازي كتر أنا دري بيازي كتر بسني قال سورة بيتن عندي بيازي كتر أنا وده سورة ده باشا برينزا كما خوش لك أبوها كنت شلو ملي تدعي كذا شلو ملا أدو تصدق أول كي أدو هذا زانم أدو مقصد تعمل بكوشي أدو مقصد أوانية أدي من بيتن أدو بس تعمل بكوشي هم كان زاينسيا خدا دزاني أمن باغت وقيشتي ما أعطوا دشبنا قولت أمنا دزانم هموش تك دزانم وانا بعمل دي أبزانا عاكو خود كركديا أها سعيد أمن دشمنا قريتو ما بديار الدانة دنيشتم ده تسمو مالا بابا تو لمن غلط يا جيشوي لمن تينا جاي يعني أمدرو دكم من عدني أخزايا كم أخوي يسمك بدون لا يبتدي لا أمدرو دكم لا يبتدي يعني لا يبتدي لا يبتدي تفكير يا سعودة وأنا ذكي ناسي ده والله ما دام يا إلا أنا بدأ ناسي ده والله سعيد دبي قورتك اللي يبدا بشطها بش بكاويا ناوي والله دبي مشكله كله بخل قينم قلت له صاحبي خوينا ناسي لو بيغلي وانا زاني امل لبوتو بشطه بشكايه كره من ميت هيك تام بردم ما حد له على بي بين مشكله لنا مشكله كاس حزيله كزنيه تسوي يا ربي خويا وتسخوا جيرك وقرآن وهبي نبي ديواري مالي ما سألي والله ديواري مالي ما سعيد يوا لا انت دايلو دمسك يعني سقسي خوشي يعني ام درويدك يا بس بزعملو انا دكيلو والله شي عيبين يا بلاطو دايم ما هاني خدها حقني ليه بكي حسينا والله خدها حقي من بكاتر لا والله خدها حقي من ما سينا الصلاة هاي منها والله قلتنا أو أخوة حقي من كرت أدي خوانا صاحقانا أدي زانا بخوت ولك كسي شيء لقصي من النبي القرآن بويتها هنا بزان سيموش زانا أخوة حقي من كرت أدي كركاكا كرة تديتيت جن أتو بتوي شوية سور بدي مردي خود حتى زختي حبس يا حياتي برا أمش أهم نكر هواريك قلت خوايا حق بكي قلت منع ولا خوايا حقي من بكا والله أول رأس هذا نظام بشهد بتعرفش سليكر والله نعبر بوا أتو لي دايا كرة دي كو دي سلام أخوة تمام خوش بي والله نيا بيا وبز وتشتوبي قدر عم بجني نكا ونيت صر عم بجني بكينيا سوق دبي كو دولا قشيلتها والله ليدا نفسها جماعة أوش تواوكا أوش تواوكا نفسها جماعة كل والله لك ما بيعات لي برا والله برا من ذكرنيا نفسها جماعة أوش تواوكا عاوزانيها إيه صدق لقول نيا هم يتدقن مدقن بس سعيد بياوا لو منطقي كراري والله باشا بلو خوت كرا قد ما زالنا ديشنا نا لا أنا يتغم لا قري أنا والله لا تسيش نزار إخوة حافظ بس جوا جوا كاريك أولاي ولا أولاي والله ما في سعيد أبن اشتكم بسرقتها حرنية فرغ أقام لكم نوع هيرو هربي ما بقول بخداي أتوجنا حقيقة كده لو اشتكت بسرقتها والله هذه بيش ساومني رشكو بيش كيدا كايستا توي بمغوشي دبينا هذه والله عجز ديزاين سيا ما دام تتوشتك بس وضع كده عادي يقدر زعملتي تخوا لكن كزمري أو تسمي وندري أو موضوع عبود خير وهادوي والله أمن بيرت هذا بريم هلا بقولت ما بزعمت موضوع بس كزاني مجني خود ده يزور كيف في حد أتكورا خاستينيا كاك أو هانا بيتن بخداي در حقينا يستني بابا بيوي أزاي لبيش مقصيد كم زان سبيدر هلا بخير سرتاو تيشنيا سرتاو أري وقت تسمى دري
بەولایدا بڕۆمە لای ماڵی خۆمانیان بەولایە بەولادا چۆ دەسوڕێەوە دووسێ کۆرە هەیەوە دەڕۆی ماریم بۆیە باشە دەچیشن نییە بەخێر بێ سەرچاوم سەرچاوم ئەولایە ئەوە بزانێ وەڵڵا وام لێ تێک نەچۆ کەس بزانێ بەخێر بێ سەرچاوم وەڵڵا لە کومابی تەواو بووە ژنێ دەمستەحقت بی شوێ سوور دەدەیە من بزانە خواچی بەسەر هینای بزانە هەستە بڕۆ ژۆری هەستە لۆ ژۆری لێم نادەی لۆ ژۆری نە مادام تۆرێ من لێ بووە قەیدی ناکە بڕۆ ژۆری دەست و پێمە مویشکە بڕۆ دەی یاڵە جارشکە شتیوانەکە شیوی سوورم دێ ئەرێ دەزانی ئەو زەلامە قەرپە دیسان تێرپڕی لە ژنەکەی خۆیدایە بۆ پیاوەکە لەسەر چی؟ واللهی برێمچە ئەو سعیدە وەرە ئەوەندە قوتە ئەوەندە زمان درێژ ئەوەندە قەرب هەر بەلاش و ئالاش تێر لێدایە ئەو ژنە داما هەموو جارێ گازاندەت لە لای منەکە ئافراد پیاوی خراپت نەدیتێت و هێشتان ئەڵێ بە حەقوانە هەر قسەم پێڵێ لەبیرتە نیو سعات تاخیر بووم ئەگەر بابت نەبا مارد بەدەست خۆ لە خۆت پیاوەکە من تۆم خۆشە دقەی چێکە شەڕێکمان بوو چێ ئێمە ئاش بووینەوەنە بەزگەم بۆ دڵخوازە داماوە سووتێ ئەڵێ ناوێرم جلێکی جوان لە بەرکەم ناوێرم مکیاجێکی جوان بکەم ناوێرم شتێکم بە حەق و نەحەق لێمەیە ئەڵێ جاری وانسە خواردنەکە لێمەیە واللهی دەنە ڕووی سپیبی ئافرەتە ئەوەندە باشە قەنەعەتە بی لە گوڵی خاوێنترم والله بيغلي سلو وجيرمو من بطل نقول إلا وازل ناينم بابو كاكا وتشتسوما وين درني هرايق بو مشكلة بو 2000 نفر بس تمشي عندك والله كاكا در كم كردوا يكسر شو مجوري ده بينم لحاو شيء جيتو لا بندس في خوينا سعيد هيدا يصير تاخير جيشتمي كاكا كارلا كاترازا بو جيشتمي كور الراوة ده بينم راو ناس كورا وتشعر بيناك يا تو بياي لجدي خود ده هوا كاكا والله نم كردنا مريض تو بيش تاوم كو تاريخ ببو كاكا ورقرام الصعيدي يقنوا عليهم ده يكسر كرد من بيت العادي دري شوف كرد اخر نفسي ما ابو دم يزلي دم كسكر نيشت انا او نفس شم دبري كسكر بس اون قوتي او ندي شملو بكا وازي لي بينا بس زو خود بقينا بابم بيبلي بابي تدوم بمباته ولا كل اوز على خرطار هو دروم دينمي وبري بالروابك قال دردي ابو سعيده بدم ساوري اللي بكم بروش انا والله بجي من دكي ليدانك باش حق بنبي وها ليدان وبنية يك حفتة ده متساوي أستور بخلق هشتا لو سروت وبهربوك زو زلكانك بنزيني بقري بو خوارا قري والي بكم نيا ايه قال ساوري اللي بكم بروش تو حق تبي يلا دي تبرو بك الله كيف بي بلينا عالم بناوي كتيا والله امام حمزه نازم لو سعيد زيران بكم لو لبرسه كورا كاكا او جني معدل زت سوسنتو لي ددا ازيتي ددا ظلمي لي ددا كنالي بيت بردركش بريت سجلكنا من درين ساري درجن ايويا بهزنا وعكس قيبي بكي ما شاء الله كابراشي زور عندك والله غدا شي قالوا لي ذكا راسنا والله كاكا سنزار بيم قوتيا كل السعيد بام او هانابي ريد او هانيا شوند او هانيا بس نازم كاكا او بقصي شي ذكا والله الخواص هو عمر روشتم ناموا حتى نوراني باشا بخيرتي نادري ها والله باشترين شي دوايا أمن قال لكم أنا مراقبة يبكى بزانم تسلاكا وتسلاكا ديتا حوشي ناتا حوشي سر بس مارد زلانا دادا قري دانا قري تشي ديتا كني تستكن تشي باشترين على الأويا أمن ليرة مراقبة يبكى باشا يقول هون دبتوا بزاني أوش نتصنيك أو تناقات إيه أنا أود زاني أمر ويشتيما يلا بابا شبوها لو لي دم اي كوبا عبودو دي بابا بيدا دو أمن قوتيتم بريا تو قوتيت بخداي نعبون بيني ونعبوش دناصم سوا لو دي بابا شوف لو لي دم كلها تو دم ليه نداوم كيو دي بخداي نداوم عبور لا نخطو بستغفر الله ليه نداوم بخداي بابا وادي لي بدك كل بابا بخداي ايوه بابا ليه بدك تخداي ليه بدك بابا راجل بس سامت صدق كردي ديسان
کچێ بە قوڕان هیچم نەکردیا ئەم لۆقۆم لە پێش دەکەم هەلەسە هیچ و قوڕانیە بەبێ سوس و قەبعەڵا وەرگەڕا من بابەجان چی کردێ چی لۆ لێی دەدەی زاني لسر چی لێ دەدەم معدەل لە تووەدا تعداد لێکە لەسەرەوە لێ دەدەم کچێ دڵخواست تو ئەو خوددا تو ئەو خوددایە ئەمن قەت لە گوری گرانترم بە تو گوتە توخوا چەند زاشیوت بێخێ بۆ سوورەوە قەت گوتیتم هەوراز نەش هەگوتم دەستت خۆش بی هەگوتیتم دەستت خۆش بووی هەر گوتیتم شیرێ داچ لێ عەراربی وەی ڕاست دەکا بابە تا ئێستا لە گوڵە چاتری پێ نەوتم سعید من جارێتر بڕوا بە تو ناکەم ئەو قسانە فایدە ناکە یاڵا کیژم با بڕێنەوە دڵخواست دیتی دکو لێمان تێکدا بەلاش و عەلاش گشتی قەتای تۆیە بابەجان بە خودای نایەمەوە چم کردیەوە بەخوای بەجێ نایاڵم یعنی نایەوە نا بابەگیان داوای لێبردن لێکم ئەلەوەیان بە قسە ناکەم لەبەرەوەی من ناتوانم ماڵ و مێردی خۆم بەجێبێلم سعید دڵی پاکە ڕاستە دڵی پیسە بەڵا خەڵکی قسەی لە بۆ دەکات دەزانی بۆ بابەگیان ئێمەی ئافرەت نەهات پیا هەڵسازلەیەکی لێماندایە قسەیەکی پێمانوت ماڵی بۆ بەجێبێلین و بچینە دەرەوە دەبێ ئیرادەمان بەقوت بێ دەبێ سەبر و تەحەملمان هەبێ هەتا پیاوەکانمان دەگەیەنینە ئەو قەناعەتەی باوەڕمان پێ بکەن بابەگیان لێم تێگەیشتی ئەیکو بە عەبۆ دوتی و بابا من بێتە دوو بە خودای نە عەبۆم بینیەوە و نە خەبەرم بۆت ناردووە بە عەبۆ عەبۆ درۆ دەکا بابەگیان هەردوو کەسی وەکو عەبۆیە بینی دوو کەس تێک دەدەن کێ ناڵێ دووی وەکو عەبۆش بینی من و سەعید تێک دەدا وڵای عیبە لەبۆ تو ئەتوو لە پشان لە مندا ئەمن لە زمانی خۆشم بابم دەیگۆ ئەتوو زۆر ئازای بەس ئەگەر بەنامەدی لە پشان لێدەن دەرەقیان ناوی ئاها ئەرێ وەڵا والله ئەزانی کو تەماشاکە ئەتوو باب تیشعاوە وەکو تو بوو بەڵێ حتا بابت لەسەر گرەوێک کەر و عەرەبانەیەکی دۆڕان چی کرد چاقت هێوزە بەڵێ چه حەقت هەیە مەدام وایە ئەوە من دەڕۆم جەبا سعیدی بێنە قەناعەت باشە دەمەڕۆ بابە وەرە دانیشتە تخوا دانشم دەبڕۆ خۆ حافیز بابا دەوەرە بگەڕێەوە مەڕۆ تخوا ئەوجە تو چاقت هەیە بابم زەرە دەکات و دەبی لە پشان لە مندەی ئێستا بزانە سعید بزانە چ دەکەیت و بابم ڕۆی هێشتا وازنانی ئەوە باشە ئەو بەزمت نایەوە لە هیچ خۆڕایی بە قسەی خەڵکی بزانە چم لێ دەکەی دەتەوێت لە بابیشم بدەی کچێ وەڵای لە بەدرێتونە بە ئەلێرە هوتم دەکرد وردی دەکەی دەزانم ئەمە جۆ بگرە ماڵت بۆ بەجێ نایڵم تا دەتگەێنمە قەناعەت باوەڕم پێ دەکەی ئەوجە تو لۆ زمان لەسەرم درێژ ناکەی زمانم درێژ نییە بەڵام تۆ دەمەوێت قەناعەت بێنی سعید بە من باوەڕ بکەی بە قسەی خەڵکی باوەڕ نەکەی لۆ هێندە دڵت لە من پیسە لۆ ژیانم لێ تاڵ دەکەی کچێ دەوش کچێ با لە تۆڕەی بابیشن لە تو دەرنەکەم یاڵە لە ژووریاڵە بڕدەی خوا بتهێنێتە سەر ڕێی حەق واللهی دەرێ نییە کفتی بابیشن لە تو دەربکەم یا ڕەبی خوا خێر بنووسی بەهانەوە دەگەنە والله خلاصی کردبوو والله درم داکە بریشکەکانم داکرد لە کۆیتە پەروانە بۆ من يالله خير لسان چ بووە دەرە مام هەمزە وەرە با پێت بڵێم چ بووە الحكم لله مرتاحم ئەوڕۆ زۆر لۆ بیغلی هەستایەنە چیرەک باشی لە سعیدیدایە ئەرێ وەڵڵی بەسەری کەتیە جێیەک نەما لە قەلبی ساغبی حەجەیەک نەمایە بڵێ ئەوەندە جێی ساغە باشە ئەتو شەرم دەخۆنیە ئەوەندە کەیف خۆشوەشی دوو کەس مشکلیان هەبوو تێچان بەردەدەی شەرم دەخۆنیە فتنەی پێیا دەکەی کورا بابە لۆ فتنەم پیا کردیا باشە وەرە بەمزێ بە من برێ لە چێ زانێ ئەوە بێغلی لە سعیدیدایە ئەیفت نەکرد ئەمن چشتەیە بکرێ ئەمن نەزانم ئەمن دوو مێریستان بە شەڕ بێ دەزانم لۆ تو ڕۆیتەری چە ڕۆیتەری ڕۆتر چییە ئیجاعی نازام چییە نا وەڵڵا لەوی گەلە بە قووەترم ئەرێ وەڵڵی نییە ماف سعیدیان لە ژۆرێ نییە لە ناو پیستەی کردیا پیستەکەش ئەمن هینام لۆی خۆ ئەگە لێ ڕاوەستی جاشکە نێرکانە بڕۆ لێرکان نەمێت چونکە ئەتونیا کابراتی زۆر فتنەسی ئەمن چاک دەناسم ئەو ڕۆژە کەیفت خۆشە دوو کەس لێک بدا دوو کەس بەشتار بێت تێگەیشتی جاشکە نوێکنمش بڕۆ دەی تو چێ زۆر ئەنتیکە من لۆ فتنەتی مەکاکە با خەرک بێ حەق نەبی باوەڕ بە من نەکە ئەم لۆ خۆم قسەچی دەکەم یەکسەر باوەڕم پێ دەکەن دەچن دەکەن هارە کاکە ئەخە ئەو خەڵکە دریان سافە باوەڕ بە قسەی وەچی ئیتو دەکەن وقابل لو دیارە دری من صاف نییە من لا والله صاف نییە تو ئەکبەر فتنەسی لەو منتیقەی در صافی نەبی تێکەری مشکلەی خەڵکی بڕۆ دەبڕۆ عەرەبانی خۆ ڕاشە بڕۆ جاشکە نێرکانە بڕۆ دەی مام گوتم کە کەیفت دێ لە مام سعیدیاندا کورە دەبڕۆ لە مۆشتومە دیارە دەزانی حەمەدەمین چی دەگۆ الحكم لله دەبڕۆ کاکە بڕۆ واز بینە بڕۆ حەمەدەمین دەیگۆ ئەو هەمزەیە دەبینی بەس ئەویت کە نارێم لێگەڕێ بابە بتە کە دەر لە ناو دڵت والله بسە ئەو عاسمانش پێت بڕوا ناکەم بەخوا هەڵاڵێگیان ئەو پیاوە دایڕزاندوم ئەوەندە دڵی پیسە ناوێرم چاوم ڕۆشکەم نایرم کراسێکی جوان لەبەردا بکەم نایڵێ بچمە ماڵی بابم ڕۆژ تا ئێوارە دوگەدوگێتی لەگەڵم وەکو کەڵە شێر بەسەرمایە نازانم چی لێکم بە قورعان مردوومە بەدەستیەوە
چەندە محاولی لەگەڵاکەم قسەی خۆشی بۆ کەم ئیسفادەی نییە شیوی لە بۆ لێ دەنێم دەڵێ وەڵا سوورە خەریکە بەسەر مندا بڕشێنێ نازانم چی بکەم لە دەستی ئاگام لە مۆزوعی ئێوە هەیە زۆر ئەی بەخ خەریب و ماڵیش لە من تێک بچێ ناوەڵا بوو ئەی ئەبوو هاتە پێشم وتی پیاوەکەت حەزی لە ژنێکە ئەو های لەگەڵی کرد و پارەیاوەتی ئەوی لەگەڵی کردو قوتەکە ئەرێ بەخوای نەشمێش پیاوەکە بزانێ سەدۆ بزانێ بیزانی بای بەخۆ حەیە بەرە چۆ سەری وەیش ئەوێ باسییان کرد وەڵام من خوشکم باوەڕم نەکردوتیان پیاوەکەی تۆ وابزانم ئافرەت حەزی لە ئافرەت توشتی وایە لە نووسنگاکە حەزی لێ کردووە وانە بوو ئەبوو نەهات پێیوت چی ماڵم خەریب لێت تێک بچێ بەس خوا ڕەحمی پێکردم ئێستا پێکاتنەوە ئێوە لەخوا بەزیاد لەخوا بەزیاد شەبێ لە منیش بەخوا منیش سعیدم خۆشەوە خۆ دەزانی بەستی بکەم دەسەڵاتم نییە نازانم چی لێ بکەم کەوتۆتە هەر ڕۆژی مەهانەیەکم بۆ دۆزێتەوە بە قوربانەتم هەڵاڵە گیان دەستم دامێنت هەڵاڵە گیان بە قوربانە بم ئێستا من شتێکم لە مێشکی خۆم داناوە ئەگەر بێت و تۆ مێردەکەشت یارمەتیم بن ئەوە پیاوەکەم ئەگەڕێتەوە بووم ئەی بەسەر چا ئەوی بە من و پیاوەکەم کرێ لە خزمەتداین ئەنجادەوەرە با پێو بڵێن ئیتر لە بیرن نەچێت بەس قوربانە بم هەڵاڵە خان ئیتر دەستم دامی خیلی خوا و تۆ مێردەکە ئەوەی بە من بکرێ بەسەر هەردوو چاو من و سەدۆ ئیتر لە خزمەتداین بۆ بینن باشە گیانەکەم وە خەدرەنگە با بڕۆ دەوا دانیشتوی خۆمان دوو تەرجەمە دقەیەکەی دەوا دانیشتوی زۆر مەمنون چایەکشم بۆ گیانەکە بقەی ناکە دێ وەختیوانە دایرێ بردنەکەم بەخوا هەڵاڵە گیان تۆ نەبی من دڵم شەقەوە نانا بە قوربانم سەر چاو بەخێر دەیە خوا سەر چاو خەحافیز مام سعید چۆنی؟ والله خوبم ئەوە چ دەکەی لێرە تو؟ وڵا تۆزە غەریبی دڵخوازخانم کرد و هاتم بۆ لای نابێ؟ غەریبێت دەکرد یان دیسان شتەختان نەقوستانە ئەنگۆ مارن هیستانیە لەو دەرزی و داوی هات بووی یان دەرزی پرێمە هاتم مام سعید هاتم چایەکم بە خێزانەکەت بکەوێ نابێت؟ کەچێ ناوەڵە نابێت و لۆ لە مارە خۆداشت جارێک دێ لۆ دەرز و داوی جارێک دێ لۆ دەرزی پرێمزی جارێک دێ لۆ نازانم ڕوونتان هەیە جارێک دێ دێت تایتان هەیە باش ئەنگۆ قەت شەرم ناکەڵاتی مار نەگۆ نابێ هەموو شتێکتان هەبی جیرانەت یەقەی چێکە حتا واش بێ وەڵا بابە باش ئەو سعیدی لە بن بینن ئەوەڵا چێت جیرانەتە بەخێرتی سەر هەبوو چایمە خۆ ڕۆ پیاکە بۆ هات لێم بۆ حیان برد لە لای ئەوشنە ئەوە لەوا دەکەی لۆ ئەمە دەزانم ئەتۆ هەموو جارێنە ئەو شنەی دێنەکە نەخۆ چک لە من سەریەکدی دەخین شتەکە لە من سەریاتوو کورە ئای بە حیب سعید لەوا دەکەی لەوا دەکەی حیامە لە لای ئەوش نەش بر بە خودای ئەمن ئەو هەموو شتەی دەکەم دەیمەوە مارێ فید لۆ مارێ سەدەی بڕۆ ئەتووەرە ئافرین ژنێ تو تاچی پڕ ئاوە کچێ دەرخوارد کچێ خوا قووەتت دام بەخێر تو باشی کوونە باشە بەچێ داهاتی حوشەی کورە بە دەرکەی داهاتم بە چێن دەردا کورە خواافکە مارە عیبەکە عوزرەکە تو سەر بخواردە کوتی حوشەی برام دەمەکم لە دەرکەیدا جوابن نەداوە دەرکەش کرابەوە سەرمە چێشا دیتمە تو لە ئەوشەی ئێ دەبری کاکە کوی باشی ئەولۆ دیاردی کاچی من وەڵا چۆ دیار منە مارە خۆم چوو مارە خۆ مریشکە کورگ نییە تو 24 ساعت ڕقم بری ئاشە عازیم کاکە ئاشایش تو لەبڕ باچینە ماریمە دادەنشین پیارەچایش پێ برام ئەوە زەتەی ناوی کورە برام وەڵا دەی بەخوای برام درم نایە من ماری ئەخە جیرانەتی ئەوهانیە برام هەر حەقی جیران لەسەر جیران لەبڕ باچم خوا خێت بنووسی خوا ئاوەدانی کاتن نایم برام نایە کورە دەبە گۆڕ ڕەحمەتی دێ لا حول ولا قوة إلا بالله سي دلخواس دلخواس كتي أوا بوتا قاندر درينا دي بي ماري ما تسالش خواتها ماري سنيتم باشە زۆرەوە نيدري ها نانا خوا گەدارگیر دبرو برو فەرمو كورة دبرو تدتري عمل بس ما درت طلعوا شيء مني برو دري نيدري شەی ماگیان بچۆ بۆ ماڵی مامە عەبوو باشە بڵێ مامە عەبوو دادە دڵخوازی خێزانی مام سەعید دەرێ بابی بۆ مامان ئیشم پێێتی باشە بە قوربان چ دەرێی ئادە بە قوربان بوو دڵ خێرا باشە خێرا غار دەدەیت ئەپێدا بڕۆ خێرا بێغلی قوربان وەلەو دەزانم گریشن لە سەعیدی عاززە بەڵام عەزم نەیە لەگەم بێ و سەردانشی بکەین والله امام حمزه درز ناشينا فرن بابرن لا امام سعيد دەوا بڕکات ئەبوو هاتی أنا والله هاتم
بخير بيصير خوش بيا ورا جورو ورا جورو شو بيا مجوري ورا جورو ادي مام سعيد ده تو ورا جورو على ايش كده والله ده ورا جورو مام سعيد وجدك تو شما خلا وزليره بنبيني بقران يا بيستم نبات دبخانه دنيا لمالنا ورا جورو براسي لمارينيا لا انا نيه لمال لا ده بيه ومدى ورا ما ترسى ما قران مام سعيد تو شزور ابو بخير بي خوش بممنون سپاسك ابو ازاني لس بوتي نادونا لدوت نابا خوتا من اول سنه كمعجبيتون عمتم خوش ده راسيتها لو لويا والله نبي مام سعيد جيلي نبي ما جيلينيا ما ترسى لمالنيا امن اشتكي زور عندك كم جيلي بقولت متبعيتي متبعي مني معجبيتهم امنتهم خوش ده كده جاي انا بابا كيف توري أتوكي دا دوري أمنوها على بردكم وشيوا شيوا خلاص مام سعيدة مام سعيدة مام سعيدة والله ولا يستطيع تو فيش مكان خد كرنا أوتن رو خد مرسالة شد الخواص ما هاتم ما أدخلنا بيري ولا أتولى تشيبي هو عواد سيتا قلت أتو ورا بزانية أتو سلام وشقير بنشتي بيت ونسا كاكا نايم ماتان كاكا تساين أخم بقول رحمتي إلا دبيبي أوشي أو صدو ولا تشوي ما يندري دانشتي ما هشتان تساي عازل نبو ولا قوتي من قوتي والله أم دسمة ماري خزورم لقى خيزانم أما لسه سفرينه يقولتم كاكا دي ماذا ما من له هنا تماري والله بس يترى هاتم قرام هو كسات تماري ما نا كسنا هاتيا ميوان ما نات نا دركش بخود بيودا بكروشتي إيه ده باشا والله أم دسم لي عندك بار دموع نا بار ما دوا ولا أي شيء كي قصكو كم بيتا ده خير ولا تاعي باتسيم ولا سعيد ولا أخذت وسرا أتوتسي ولا إيشكم هي يباش أتو من لو هنا كن أقدان لو أتو من بتيشته ده بريد تزاني أتو لو تي هنا ولا ليرة لو تي هذا باتي تجينا منو تو أتسان صالة بيك وين سعيد إيه تسان صالة خاو خزان بيك ودنين إيه يك روجة لروجان إسراحتهم لتونا دي لزلو قصي سوكو قصينا خوش زياتر إيه خو مدلبو جوان دكم هلنا رازي خو مدلبو بيسو بلوز دكم هلنا رازي او انده دلد لمن بيسكر وهاد ليم كر لجياني خوم بيزار بم بلا بيزارش نابم ليد حتى او روجي اتين ما قناعت كتي قناعاتي تعارتي ده والله هنا آخر أمن بيري بيشينيان قوتي درين جن أقبوا برد بسري دامر وكاكا أمن وشي كابرا قوتني أمن درم بيدوي وأتو حنا بأودوق سوكي مديناتي إيركوانا نا لبو أودوق سينية سعيد حتى استاتو يك غلط لمن نبيني با هربت سايكي خرابش تماشاي من دكي عفرد أقربية يشتاق بكات لناي زام خانش بيت إيشي خوي هر دكات كتي كوا يا زلام بيشن تيا أقصى بوربوت وانيا سعيد يان فرقي أفرت وزلام نيا بروان بيبكا أو أفرتاني كقسان بسر درسيت بختيان يان بيكن هموي درويا أفرد أقربية يشتاق بكات نقمر صدقز بابو براشي لبشتا بي إيشي خوي هر دكا دزاني بو لو عجلونا دوشة شاقش من يدي أتدري محاسبة دكاي نا محاسبتنا كمحد منية شقتي هالدم من دم يبود بيد بليم أو شتاني كتو بسر من الدين أو شتاني الذكر همو غلط بوي كتي والله كمن بيه جناح بوم بيه تاوان بوم بلا إيستا بيد نشان ده موضوعتيا كتي أمن زلام أتو أون دوقش اللي دزنيا بتماي تي يعني بري أون دوقش اللي دزنيا نا والله ها ده ورا تيوب ورا تماشاكا وتيا أودودا قمالة بديهش شو تكنسدو أو زلامم هنا جوروا كتيتو زلام لجوري كرديا بله يعني أتو زلامتنا جوري بله هيك تاكو يعني أتو غلط تذكرت كتيتو خيانة تذكرت يعني أمن خيانتهم لتو نكرديا تا أو كاتش خيانتهم لتو نكرديا بلا تو أو إنت دلت بيزبو أتو بأخذ ولا من كر أو خيانة لتو بكم كتيتو زلام لجوري بابا الراوة تيجي موضوع
كاكا ما راوس نقول برم دلو تام جربو وانا كل شيء توهرم كاكا تشهب الى زي مش النبي اتولا ام الزلام لا لا عندي خوان قد هاو تساعد ما كسدي خوان ما سعيد او خطاب ادي ام بخوم لدوتنا ما تنبرلو تساخرنا وي خطا يعني دستوش تدا ابو خطا ادي ام قوتم صدا وند صالحني ولا تاش خو اود لبسري بود زانم ما مسعد من اقام لي ابو مراقبه ما كان حتى حوشش عبو لو دياراتوش دست تدا ابو پیاوەکە بابا گیان خەڵکینە هەمووتان گوێتان لێبێ خۆ ئێوە شایەدی خوان خوتەکە بە خۆم دامنا بۆ ئێوە وا بوویان نا من ئەو شتم کرد بەس لەبەر ئەوەی کەوا بتهێن مەسەر قەناعەت کە ئافرەت دەتوانێت هەموو شتێ بکات بەڵام من خیانەتم لە تۆ نەکردو تا ئێستا عبۆ وەکو برای من وایە تێدەگەی كل كاكا جماعة بقرآن نيا امام همزة باور هبنيا اقام ليزنا بخاري غرزنيا دي تمتي تكبرش كوكك او هات قوتي ورا خيزاني ما بسعيدي ايش بتوي امش قوتم زيرانتي عيبه ويا نبابتم كاكا سؤال مو سيري لو من عندنا ايتو هات بجوري خيزاني ما بسعيدي قوتي ايش كم بيت امش قوتم دياري ايش شي وش خشكه شي خو من بالكم صار وقت كذا دركي دراو قوتي هرنان اوي لغرفه اوي امني شهر دوا صار وقت كذا تم بسعيد بجوري قوتي زلام لجوري ناو هانكي يك اوي بيدا عيبه يعني شر مزارج دبم لروي زنابتان لروي حزورتان او قصيه بكم بقرعه مام سعيد صدى بيغلي كاكا دا نقول لك كل من قرب باب زانم او كو مام سعيد هنا يتقناعات او يشي كديا تيجي خوم دلون بعسك بزام كو يشد كدياتو ماما گیان سعید دڵی زۆر لە من پیس بوو زۆر بۆ خۆتان گشتان دەزانم نەیدەیەش بچمە ماڵە بابم نەیدەیەش دەچمە دەرەوە نەیدەیەش چاوم ڕۆشکەم نەیدەیەش کلاسێکی جوان لەبەرکەم چێشتی بەسەرم داڕژان دایم بە مەهانە بوو لە من ئەوە بوو ئەوانە شایەدی خوددان ئەمن ئەو خوتەیەم دانا بەس بۆ ئەوەی بیهێن مە قەناعەت کە من دەتوانم ئیشی خراپە بکەم دەتوانم شتی غەڵەت بکەم دەتوانم بڵێم هەموو ئافرەتی ئەتوانێ هەموو شتێ بکات بەڵام نایکەن ویستم فەرز خۆی فەرد وها بکەم نییە خۆی فەرز نەکا بەسەرم بڵێ من پیاوەوە ئافرەتە تێگەیشتن لە من عافية تيجي خوم يا ربي ڕۆژ بيبي ان شاء الله امثالي ئافرەتی و لە دنیاە گەلە زۆر دەبی کە پیاوەکەت ئەوەندە خراپ بوو قەناعەت پێ کردو هیناتە سەر ڕاست یا ربي ڕۆژ بيبي هەتا دەمنێن لە دنیا هەر بەسەر بەرزی ئەوها بژین تيجي من نمزاني تو انا عاقل وزيرك بوي يا ربي او شريكه داكت في دي حلالت بيه مام همزة كله والله وبزانم انقو العانة شني هموتان امنتان بي غرد بوا والله امنش قيوشتي ما قناعات امن دريم شتش غرتم كده وني مام همزة اري والله دا يك پشمان بيوت شكو اتو هر همو جان لسه غرد روشتيا براسي غدش زور لو عافتي كديا والله جني خدا دا زاني حتى امن ما بم تخوا مام همزة ولا ولا بالي نيزك مو جني حتى امن ما بم واحد بي لقري جرانت البينبم اشهد بالله اتو اخر تربوي لمن اشهد بالله اتو قناعات لبو من دروس كرت كامن امن وم دزاني حموشتك دبي زلام فرز بلا سجني بس امن نمزاني بس اتو امن جاش قناعات والله امن شاهدي دم كانغو حموشتك تام بيدكري افرم بس او فتنه سيده بيني عبو ايه او كم فتنه سيبو لو قندي او جنو بياول تيك بردا صدم او جنا او اتو بيغلي تيك بردا وابو اري والله ولا هندين ما بين نقوش بين مني لقى هم خرج كل لك من الاولاد يقول همزه وهذا كاتي همزه وهذا كاتي كل والله ايش شي قال خراد كذا كل تو عيب ناكي فشمان نابيه ولو شيء كرديت والله عيبه ما همزة أدرس بينا ما كان بقرآن أمن براسي غلط بوم زوري غلط بوم ما سعيد قصور معاف كان هموتان قصور معاف كان والله أمن قدنا بزاني فتني وندشتش خراب وبيسا والله أمن لو دقيراني لسدستي هموتان وعدتان دمين يا بحياتي فتني نكم قصيبة غلطي نجم راسك كتسي أي بريم بقرآن لقان جوجني بدلتش صافجم يعني بشمان بيوصل لك سكاني كنتو ايش سكاني كردت زوريش بو خداي عافية يعني هاتي قناعات أري والله أمن يعني حظكم وكبرايا شي قد كعفهم كان كاكا درفتنا لقتنيش قورة ترى أري والله بس أو دسم خوش لدنيا إنسان بشادي وبخوشي بجي وتبعي بجي أشهد بالله أشهد بالله كواتا جروبي تبعي بردوام دبي لا بيشكش كردني برهمي تازة سعيد هستا میوان من هات
مصور فيك يعني مخبر عليكم انت كلمتي والله مش قلت ما وراك دنوم جرو ما بيغلي بمن يانغو قلت يا والله سعيد حتى قرديتي نيا قلت كتي لبشتي من سعيد ده مقصد يلا خلينا ده تسيش نزار اخوة حافظ بخ او تو تشو تشو كاريك ولا ولا يا تو والله انا اشتكم بسكت يا ناس يا ودا بقرآن أبن زرج دقرب بكر بوسي دقرب هنا بيدك هني ولا ما أعرف خو من برام قالوا بخير سلساو كرة ده بقول رحمتي دي كرة تو دبرو قول رحمتي ما نجي يعني ده تويه حيام ببي بقولان عند عبروي حالم تمشات كاو بتبيني وزري باسن بيتنو بكيف قول بتشو ماري بابت يا بو تمكن يا سعيد بخوي ما نجي زيادة نفسه بيكنك يقود دولتك كنت مداوم كرانتو توفانين أخنا ديان قبل هذا من العصر ديار وافي تمداو لابنه والله بالله في دي بامبو داو في تمداو عن قولة كان شخرد ابنه بأخوي نا ولا بقري مو جوارك جاودر كيف كوك جوار او تماشى سيدكي تماشى تبكي كان بقرآن زما عدمنا قام ده يزدو بقرآن غالي غرز لتم تيتك وكاكاو دويا كم هذا برودري هذا ناس مدري ما هذا برودري ناس مدري هذا برودري ناس مدري تعيش بدار روح شيء بيغلي خستايا كذي لما مسلم بيغلي او انت زارناني اخواتي لماري ما او هاي كرديو وكنا تصاوب شنو كان ناني ده بل اخوا كنا قلت بعيب ما مهدي وسيك هكا قلت ده زاد سمعي ده تصغي لك قلت قاعد قلت ده ما زاد ده مدروبه يقول بخوي تسمع انت يقول بخوي اول شيء كنت